هەرچەندە بەستەڵەک و ناکۆچین نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەردەوامە، بەڵام دەستپێشخەریەکەی کۆمەڵی دادگەری 10 هێزولانی سیاسی کۆ کردەوە کە لەبارەی هەڵوێز وەرگرتن بۆ کێشەی کوردانی ڕۆژئاوا لە بارگای کۆمەڵی دادگەری کۆبوونەوە. دەستپێشخەریەکەی کۆمەڵی دادگەری لەم کاتەدا بە گرنگ و پیرۆز دەبینرێت، بە تایبەت کە ناوماڵی کورد بەرەو یەکخستنەوە دەبات. دەستپێشخەریەکەی کۆمەڵی دادگەری ئەمەیەکێکە لە باشترین دەستپێشخەریە سیاسیەکانی ساڵی 2026 بە مەبەستی دروستکردنی یەکگوتاری بۆ پشتیوانیکردنی کوردانی ڕۆژئاوا. ئەلبەتە ئەمە ئەگەر بۆ لایەنێکی ئەلمانی یەکجار باش بێ، بۆ لایەنێکی ئیسلامی وەکو کۆمەڵی دادگەری 2 جار و 3 جار، چونکە لە سووریا بە ناوی ئیسلام لەژێر ناوی ئیسلام بڵێیت پرۆسەی تعریبکردن و پرۆسەی دەستدرێژی بۆ سەر خاشی کوردان و هەروەها شەڕی مافەکانی کورد دەکرێت لەوێ. لە ئێستادا ئەو دەستپێشخەری کۆمەڵ زۆر گرنگ بوو، چونکە ئەوە دەسەلمێنێکە ئیسلامیەکان بە تایبەتی کە کۆمەڵ و پێشتر بزوتنەوەی ئیسلامی بوو کە بە ئیعاز و هەروەها بە داواکاری هیچ وڵاتێک ئەمە ئامادە نەبووین شەڕی بەکە کەوشەری کوردانی پارچەکانتر بکەین. بۆیە ئەمە ئێستا ئەوە جارێکی تر دەیسەلمێن کە لە ئیسلامیەکان دڵسۆزتر نابینیەوە بۆ بەرگریکردن لە خاک و لە نیشتیمان، و هیچ کاتێک ئێمە لەگەڵ هیچ زاڵمێک نین و هیچ کاتێک ئەمە ئامادە نین دەستخۆشی لە هیچ وڵاتێک و هیچ کەسێک و هیچ گروپێک و هیچ حکوومەتێک بکەین ئەگەر بێ ڕۆژێک ڕۆژان کورد ئەزیێت بدە. ئەگەر بۆ لایەنەکانی دەسەڵات جارێک کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان گرنگ بێت بۆ حیزبێکی وەکو کۆمەڵی دادگەری کە پاشخانێکی ئیسلامی هەیە دووجار گرنگە. ئەمەی کە کۆمەڵی دادگەری کردوێتی بەڕاستی جێگەی دەستخۆشیە، بۆیە بووە ئەم جۆرە دەستپێشخەریانە حیزبە گەورەکان حیزبە دەسەڵاتدارەکان بیکەن، بەڵام ئەوانەوە دیارە ئێستا کە لێرەش ئەم دانیش نەکراوە پارتی دیموکراتیکستان ئامادە نییە. ئەمە جێگای دەستخۆشیە بۆ حیزبێکی و ئیسلامی کە لە قەزیەکەش بەڕاستی ئێستا هەندێک لایەن ئەیانەوێ قەزیەی نەتەوەیی و ئیسلامی بروژێن و ئەم دوو لایەنە بدەن بە یەکدا. ئەبینی لێرە حیزبێکی ئیسلامی خەمخۆرە بۆ ئەوی کە لەسەر بارودۆخەکە هەڵوێستێک هەبێ جێگای دەستخۆشیە. ئەو بەنگێژنامەی کە دوێنێ کۆمەڵ ناردی حیزب و لایەنە سیاسیەکان بەڕای من وەکو خۆم وەکو ڕۆژنامەنووسێک دەستپێشخەرێکی تەواو جیاوازە، هیوادارم سوودی هەبێ، نەک لە بابەتی پرۆسەی ئەوەی کە ئێستا لە سووریا سەری هەڵداوە لە هەموو بابەتێکدا یەکگرتووی کورد کاریگەری سەتاسەتی لەسەر بابەتەکە ئەبێ. ئەوەی کە ئەمڕۆ کۆمەڵ کردوێتی یعنی ئەتوانم بڵم لە 90 حیزبەکان بەشداریان کردو. ئەگەر بێت و ئەم کۆبوونەوەیان هەمیان کۆک بن لەسەر بەلاقێکی هاوبژ پاکێجێکی تایبەت بۆ ئەوەی کە پامێک بێنن بە حکوومەتی نوێی سووریا، ئەوە بە تەواوەتی کاریگەریە بێ لەسەر دۆخی کورد لە سووریا، چونکە ئێستا دۆخێکی زۆر ناخۆشە. دوا کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان 4 ساڵ بەر لە ئێستا بوو لەسەر پرسی هەڵبژاردنەکان، لە دوای 4 ساڵیش بەدەست پێشخەری کۆمەڵی دادگەری لایەنەکان بۆ جارێکی تر لەسەر مێزێکی گفتوگۆ کۆبوونەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.